ئەو لێکتێگەشتنە سەرەتایی لایەنە سیاسیەکانی عێراق لەبارەی یاسای هەڵبژاردنەوە پێگەیشتون دوای چەندین کۆبوونەوەی نێوان پێکهاتەکانی کورد و شیعە و سوننە دێت کە بەشدارن لە پێکهێنانی کابینەی ئێستای عێراق بە سەرۆکایەتی محەممەد شیاع سوودانی لە چوارچێوەی هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت. بەڵام لێکتێگەشتنەکە بە توندی لەلایەن هێزە سربەخۆکانەوە ڕەت دەکرێتەوە و ڕەوتی سەدریش تا ئێستا هەڵوێستی خۆی لەو بارەیەوە ڕانەگەیاندووە. لە چەند ڕۆژی ڕابردوودا لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق بە ئامادەبوونی نوێنەری تەواوی لایەنە سیاسیەکان کۆبوونەتەوە و گەشتونەتە نیمچە ڕێکەوتنێک لەسەر تێپەڕاندنی یاسای نوێی هەڵبژاردن بە پێی سیستمی ساندلیگۆ و جگە لە لایەنە سیاسیەکان بەشێک لە پەرلەمانتارانی سربەخۆش ڕەزامەندیان لەسەر سیستمەکە دەربڕیوە. على أساس اتفاق سياسي بەوتەی عەبدولکەریم عەبتان ئەندامی لیژنەی یاسایی تا ئێستاش گفتوگۆ بۆ گەشتن بە داڕشتنی کۆتایی یاساکە لە چەند ڕۆژی داهاتوودا بەردەوامە. لەو خاڵانەش کە تا ئێستا جێی ناکۆکین لە نێوان لایەنەکاندا لەبارەی یاسای نوێی هەڵبژاردنەوە بریتین لە یەکخستنی هەردوو هەڵبژاردننی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان لە چوارچێوەی یەک یاسادا. پرۆسەی دەنگدانی عێراقیەکانی دەرەوەی وڵات و چۆنیەتی جیاکردنەوەی دەنگەکان و چەند بڕکەیەکی دیکە کە تا ئێستا ڕێکەوتنی کۆتاییان لەسەر نەکراوە. هاوکات ئامادەکردنی پرۆژە یاسای بودجەی 3 ساڵی عێراق کە ئێستا لە پەرلەمانە پەرلەمانتارانی کردووە بە دوو بەرەوە کە بەرەیەکیان بە پێویستی دەزانن بەهۆی گرنگیەکەیەوە لە ئێستادا کار لەسەر تێپەڕاندنی بودجە بکرێت. بەشێکیش پێیان وایە بودجە کاری زۆری دەوێت و ڕەنگە ماوەی 45 ڕۆژی پێویست بێت بۆ دەرچواندنی. بۆیە پێویستە سەرەتا یاسای هەڵبژاردن تێپەڕێنرێت. لای خۆیەوە عارف حەمامی پەرلەمانتاری چوارچێوەی هەماهەنگی ڕایگەیاندووە. هاوپەیمانی بەڕێوەبردننی دەوڵەت خاوەنی زۆرینەی پەرلەمانیە کە دەتوانێت هەر یاسایەک تێپەڕێنێت بەڵام نایەوێت هیچ لایەنێک پەراوێز بخات. ئەمە ژوای کردووە گفتوکۆکان لەو بارەیەوە درێژەیان هەبێت. ئەو پەرلەمانتاری چوارچێوەی هەماهەنگی ڕایگەیاندووە چاوەڕێی هەڵوێستی ڕەوتی سەدرن لەبارەی پرۆژە یاسای نوێی هەڵبژاردنەکانەوە بە مەبەستی تاوتوێکردنی. بەڵام تا ئێستا ڕەوتەکە سوورە لەسەر ڕەتکردنەوەی ئەنجامدانی هەر جۆرە گفتوگۆیەک لەگەڵیان یاخود گەڕانەوەی بۆ سەر گۆڕەپانی کاری سیاسی. وهنالك ضعف بالجانب العراقي في هاوکات حەیدەر موتەیری پەرلەمانتاری سربەخۆی عێراق دەڵێت تا ئێستا ئەوان وەک پەرلەمانتاری سربەخۆ ڕازی نەبوون بە سیستمی یەکبازنەیی و بە شێوازی ساندلیگۆ و تێبینی زۆریشیان لەبارەی پرۆژە یاساکەوە هەیە. ئەو دەشڵێت ناڕەزاییان لەسەر مادەی 7 پرۆژە یاساکە هەیە کە ڕێگە بە کەسانی تۆمەتبار بە تاوانی شەرەف یان گەندەڵی ئیداری دەدات خۆیان کاندید بکەن. هاوکات نوێنەرانی تشرینیەکان لە پەرلەمانی عێراق بە تەواوی و بێدوودڵی یاساکە ڕەت دەکەنەوە و زۆر نزیکە سەر لە نوێ ناڕەزاییەکان بەرنەوە سەر شەقامەکان و ترسی چوارچێوەی هەماهەنگیش لە خۆپیشاندانەکان بەشداریکردنی سەدرەکانە لەو خۆپیشاندانەدا کە تا ئێستا دژی گەڕانەوەن بۆ یاسای پێشووتری هەڵبژاردنەکان.